سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پر پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە تەوبە دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم یەکێک لە ناوەکانی مانگی ڕەمەزان تەوبەیە. تەوبە بە واتای چی؟ تەوبەکردن جۆرێکە لە تۆڵەی خودایی بۆ مرۆڤەکان یاخود جۆرێکە لە کەرەم و بەخشندەیی. ئەو تەوبەی کە خوددا لێ ڕازی بێت و تێیدا گوناهەکان بگۆڕێ بە چاکە کامەیە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکان وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. جارە پێشەکی خێراتنتانەکەم بۆ بەرنامە پێرۆزە و مای خێر و بەرەکەت بێ ئینشاءالله داواکارم لە خوا سوودی بۆ ئێمەش هەبێ و بۆ گوێگرانیش هەبێ ئینشاءالله. خوای تعالی فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. واتە تەوبە بکەن بۆ لای خوای باوەڕداران بەڵکو بەختەوەر بن. تەوبە خۆی کەلیمەیەکی عەرەبیە لە تابە وەرگیراوە. تابە یعنی ڕەجع یعنی گەڕایەوە. کەسی تائب یعنی کەسێکە کە گەڕاوەتەوە بۆ لای خوا و نیازی هەیە واز لەو گوناهانە بێنە کە تا ئیسە گیرۆدە بۆ پێوە. ئەوە معنا تەوبە ئەوە معناکەیەت. فعلا مانگی ڕەمەزان کۆمەڵە ناوی پیرۆزی هەیە کۆمەڵە ناوی هەیە کە لەو ناوانە مانگی تەوبەیە چونکی لە ڕەمەزانە مسڵمانان بە خۆیان ناچنەوە و لە ڕەمەزانە ئەجری چاکەکان مضاعەفە بێتەوە دوو چەندانە و دە چەندانە و سەد چەندانە ئەبێتەوە. بۆیە مسڵمان ڕەمەزان بەهە لە زانێ بە فەرسەتێکە زانێ کە تایە ئەگەڕێتەوە بۆ لای خوا و فعلا مانگی تەوبەیشە چونکی ئینسان لەو مانگا بگەڕێتەوە خوای تعالی زیاتر ئینشاءالله ئەچێ بە پیرەوە پێشوازی لێ ئەکاوە تەوبەکەی زیاتر ڕجای قبوڵی لێ ئەکرێ ئینشاءالله. دیارە وشەی تەوبە کە ئەگەر بێت و ماناکەی وەربگرین لە دوو لایەنەوە هەم لە لایەنی زاراوەی زمانی عەرەبیەوە لە ئیسلاحە بە مانا چییەوە لە هەم لە شەرعی پیرۆزی ئیسلامە بە معنای چییە چونکە هەموو جارێ ئەو دوانە ئەبێ موناسەبەیەک لە بەینیاندا هەبێت. وشەی تەوبە بریتیە لە کەلەمادەی تابەیەت و بوو وەرگیراوە بە معنا ڕجوعە بە معنا گەڕانەوەی شتێک لە شتێک بگەڕێتەوە. لە زمانی لە شەرعیشا لە زاراوەی شەرعی پیرۆزی ئیسلامیشا بریتیە لە گەڕانەوە لە هەموو شتێکی ناشرین و ناپەسند و ناجۆر کە لەگەڵ تەبیعەت و سروشتی پاکی ئینسانە نەگونجێت کەواتە هەچ کاتێک شتێک لەمانەکرام کە پێچەوانی سروشتی پاکی ئینسان بێ ئەچێتە قاڵبی ناشرین و قێزەونەکان کە ناو ئەبرێ بە گوناه. لەم ئەنگ ڕەمەزانی پیرۆزیشدا دیارە ئەو مانگە کە فەزڵ و گەورەی و بەرەکەتی خۆی معلومە لای هەمومان و ئاشکرایە تەنانەت پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ فەرمێ لوتی زەلیل بێ بە هیلاکە بچێ ئەو کەسێک کە مانگی ڕەمەزانێتە پێشەوە ناتوانێت خوا لە خۆی ڕازی بکە واتە کار و کردەوەیەک ناکە خوا لە خۆی ڕازی بکە. بە دوو مانە هەم ئەبێ کار و کردەوە عیبادەت و تاعەت و تەقوایەکی وایە بێ خوا لە خۆی ڕازی بکە هەم خۆی لە هەرچی گوناه و پیسی و دەغەڵی هەیە دابماڵێ وەکو کاژەمارێک چۆن لە مارەکەیەتە دەرەوە مارەکە تایەتە دەرەوە مرۆڤەکانیش ئینسانەکانیش ئاوا لە گوناهەکان خۆیان بێنە دەرەوە لە هەر گوناهەیە کە واوتمان قەبیحە و ناشرینە و قێزەونە بەلای تەبیعەت و سروشتی پاکی ئینسانەوە. تەوبە بریتیە لەمەکە ئینسان لە گوناهەکان لە خراپەکان لە شتە ناشرینەکان بگەڕێتەوە بۆ سەر سروشتە پاکەکەی خۆی. تەوبە ئەو گەڕانەوە و پەشیمان بوونەوەیە کە ئینسان بەرامبەر خوای گەورە ئەینوێنێ لە کاتێکا کە هەز بە درێژە پێدان بە تاوانی یان قوسووری لە واجیباتەکانەکە هەستەکا کە خوایەک چاوەڕێیەکە بگەڕێتەوە بۆ لای و پەشیمان بێتەوە و قبولی شیەکە وەکو فەرمێتی وهو الذي يقبل التوبة عن عباده. خوای گەورە ئەو خوایەیە کە تەوبە لە بەندەکانی وەرەگرێ قبوڵێتی هەر کاتێک ئینسان تەوبە بکە قبوڵە. بەڵام لەبەرەوەی کە مانگی ڕەمەزان مانگی داخستنی دەرگاکانی ئاگرە جەهەنەم وەکردنەوەی دەرگاکانی ئاسمان و خەیر و بەهەشتە و بانگەکرێ لەو کەسەی چاکەکارە ئەقبیل وەرە فەرم و دەرگای بەهەشت کراوەتەوە و ئەو کەسەی کە خراپەکارە ئەقسر یان ئەدبیر واز بێنە چونکە دەرگای جەهەنەم داخراوە ئینسان ئەگەر بەدوای خراپەش بگەڕێ لە مانگای بینی خەڵکی زۆرترین تەوبە ئەکا مزگەوت قورآن خوێندن خەتمکردنی قورآن لە چکردن نوێشکردن یعنی گەرمگوڕێکی پێوە دیارە هەستەکەی کە ئەم مانگە تایبەتە بە مانگی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای گەورە. یەکێک لە ناوەکانی مانگی ڕەمەزان کە خوای گەورە داینەوە لە مانگی ڕەمەزانەوە تایبەتی کردو لە مانگی ڕەمەزانە و لە غیری مانگی ڕەمەزاندا بەڕاستی ئەم
تەوبەیە نییە بەو شێوەیە کە خوای گەورە عەفواتێکی گشتی و گشتگیری بۆ بەندەکانی خۆی دانابێت لە مانگی ڕەمەزانایە. بۆیە تەوبە ئەتوانین بڵین لە پێشدا تەوبە بۆ مانایە کە ئینسانەکان کەسێک کە تاوانێک دەکات یان هەڵەیەک دەکات بەرامبەر بە خوای خۆی پەشیمان ئەبێتەوە، واتە بۆ واتایی پەشیمانە بێتەوە لەو گوناهی کە جارێکی تر نەچێتەوە سەری، بۆی هەستی کرۆ بۆی کە تاوانێکی کرۆ گوناهێکی کردووە لەوەی کە پەشیمان بێتەوە داوا بکات لە خوای گەورە و جارێکی تر نەچێتەوە سەری. مانگی ڕەمەزان تایبەتمەندی هەیە کە لەوەی کە خوای گەورە لە مانگی ڕەمەزانە تۆبەی زیاتر قبوڵ کردووە و زیاتر وادەی داوە بە ئینسانەکان لە مانگی ڕەمەزانە تەوبە بکەن. یەکێ لەو خاڵانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان دەگەڕێت دەفەرمێت کە تەوبە لە مانگی ڕەمەزانە ئەمە هۆکارەکانەتی. یەکێ لەوانە خوای گەورە زیاتر بەزەی و ڕەحم و سۆزی خۆی لە مانگی ڕەمەزانە دەبارێنێت. ئەوە تا دەرگاکانی ئاسمان واڵا دەکا بەرامبەر بە مرۆڤەکان کە لە مانگی ڕەمەزاندا دوعا بکەن داوا بکەن لە خوای گەورە و دەرگاکانی جەهەنمیش دادەخات کەوا بێت ئەمە هۆکارێکە بۆی کە لە مانگی ڕەمەزانە تایبەتمەندیەک هەیە دەرگای زیاتر تۆبە ئەکرێتەوە بەرامبەر بە بەندەکانی خوای گەورە. وەروەها شەیتانەکان کۆت و زنجیرەکرێن کە خوای گەورە نایەڵێت زەفەر بە ئینسانەکان بەرن. بۆیە هەر لە مانگی ڕەمەزانە دەبینین زیاتر خەڵک ڕوو لە مزگەوتەکانەکە سێرەکی لە مانگی ڕەمەزاندا نیە. بەیانی کاتێک دەچین بۆ نوێژی بەیانی سەی دەکەین ئەڵێ نوێژی جمعەیە، بەڵام لە غەیری مانگی ڕەمەزاندا ئەوەی تیانێک. ئەمە هۆکارێکە کە لە ڕووی بینینی خۆمانەوە ئەمە دەبینین و لە ڕووی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە دەبینی کە خوای گەورە بەم شێوەیە بەخشوێتی بە مانگی ڕەمەزان. وەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ثلاث لا ترد دعوتهم، سێ کەس هەن سێ خەڵکان هەن کە داوا و نزانیان قوبڵ بڵێن ڕەت ناکرێتەوە. یەکێ لەوانە الصائم حتى يفطر، کەسێکەوە بە ڕۆژوو حتا دەیشکێنێ. مانگی ڕەمەزانیش بە ڕۆژوو بوونە، بۆیە ئەمەش یەک هۆکارێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئەبێتە هۆی گیراکردنی دوعاکان یان گیراکردنی تۆبەکانمان. تەوبە دەرگایەکی ئەوەنە وازە ئەوەنە کراوە ئەوەنە فراوانە خوای تەعالا کە دەرگای تەوبەی خۆی لە هەموو کاتێکیشا کراوەیە، بەڵام لە ڕەمەزانە زیاتر جێگای ئەمەلە. دەرگای تەوبە دەرگایە کە ئەو عەبدانەی کە لە خوا یاخی بوون و عاسی بوون لە ڕەمەزانە مەجالێکی گەورەیان هەیە و لە غەیری ڕەمەزانیشا لەو کاتە ئینسان دڵی کوڵ ئەیگرێ کە پەشیمانە بێتەوە لە ڕابردوو خۆی حەزەکا بگەڕێتەوە بۆ لای خوا. معنای وایە ئەو دەرگا دەرگایەکی ڕەحمەتە بەڕاستی، نەک تۆڵەی خوایی بێ، ڕەحمەتە بۆ عەبدە عاسیەکان، بۆ عەبدانەی لە خوا یاخی بوون. خوای تەعالا و دەرگا ڕەحمەتەی لێ کردوونەتەوە فەرمێ بگەڕێنەوە بۆ لای من مەیوز مەبن. قل لعبادي الذين أسرفوا وقل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. يعني يجي الصحابة كان يا بياوشا كان فرمي أما أرجى آية القرآن واتا برجاترين آية درجايكي أو نجوري أم آية پڕە لە ڕجا بۆ عەبدی عاسی بۆ ئەوانەی ئەی فەرمێ تۆپیان بڵێ ئەی عەبدەکانی من کەوا ئیسرافتان کردو و لە سنوور دەرچوون و زوڵمتان لە نەفسی خۆتان کردووە لا تەقنەطوو من ڕەحمەتی الله، مەویز مەبن لە ڕەحمەتی خوا. إن الله يغفر الذنوب جميعا، خوا لە هەموو گوناهەکانە خۆشە بێ ئەگەر بەڕاستی تەوبە بکەین. إنه هو الغفور الرحيم. ئەوەی کەی دەرگای تۆڵەیە، ئەوە دەرگای تەوبەیە بەڕاستی دەرگای ڕەحمەتە. ئیمامی غەزالی قسەیەکی هەیە زۆر جوانە، فەرمێ ئینسان لە دوو جانب دروست کراوە، جانبی خێریشی تایە جانبی شەڕیشی تایە. شەڕی مطلق تەنیا شەیاطینە، شەڕی هەمووی شەڕ بێ و ڕوت شەڕ بێ شەیاطینە. خەیری مطلقیش مەلائیکەکانە کەوا شەڕ قبوڵی شەڕ ناکەن و شەڕیان تیانە. ئینسان ها لە بەینی هەردووکیانە، جانبی شەیاطینیشی تایە جانبی مەلائیکەیشی تایە. زۆر کات جانبی شەیاطین زاڵە بێ بەسەر ئێمە لە تەماع، لە مەسائلی ئافرەت، لە خراپە، لە ڕق، لە کینە، لە حەسادەت ئیلە ئاخریه. ئەمانە زاڵە بێ بەسەر ئینسانە. خوای تەعالا پێی خۆشە ئەوی ئینسانە جانبی مەلائیکەیی بە قووەت بێ و بگەڕێتەوە واز لە کاری شەیتانەکان بێنێت تەوبە بکە، چونکی بەڕاستی ئەو جانبە خەیرانە خزمەت خودی شەخصەکە خۆی ئەکا کە تەوبە ئەکا و خزمەت بە مجتەمەع و کۆمەڵگای شەکا.
لەبەرەوە خوا زۆری پێخۆشە کە عەبدی خۆی بگەڕێتەوە بۆ لای خۆی بەڵکو حتا لە حەدیثە هاتووە فەرمێ تەوبەکار لای خوا ئەوە نەخۆشەویستە خوا ئەوەنەی پێخۆشە عەبد تەوبە بکە مەفهومی حەدیثەکەم دقەکەیم بۆ ناوترێ و لەبەرم نێیسە ئەفەرمێ ئەگەر کەسێ لە ئێوە عەبدێ لە ئێوە ڕاحیلەکەی ون کردبێ واتە وشترەکەی یا وڵاخە سوارەکەی ون کردبێ لە ناو ڕەوجێکی زۆر وشتر و ئەسپ و ئامانە ئەو ئەسپە سوارەی کەونی کردووە ئەو شتەی کەونی کردووە توێشۆکەی ها بەسەریەوە خواردنەکەی ها بەسەریەوە ئاوەکەی ها بەسەریەوە ئەوی زۆر بەدوایە ئەگەڕێ زۆر بەدوایە ئەگەڕێ هەتاوەکو تەواو تاوامەوی سەبێ نایدۆزێتەوە تەواو تاوێتر لە تونیا و لە برسا ئەکەوێ کە ئەکەوێ ڕائەکشێ و خۆی تەسلیمەکە بۆ مردن ئەڵێ بە ئایتر بمرم بەخوای تازە فەوتام و هیچم نەماوە هیچ نایدۆزمەوە تازە لواکە لەعین لە بیابانێک کاونی کردووە چاوە نوقێنێ بۆی گیانی دەرچێ ئاوە چاوی هەڵە برەدی خەتا وشترەکەی بەلایەوە سا و توێشەکەی لەسرە و ئاوەکەی لەسرە ئەوش ئەوە نەکەیف خۆشە بێ بە و وجودی ئەو شترە و بەهاتنەوەی بەلای خاوەنەکەی و بە ئامادەبوونی خۆراک و ئاوەکەی ئەڵێ اللهمە ئەنتە عەبدی وأنا ربک یعنی لێ تێکەچی ئەوەنە دڵخۆشە بێ قسەکەی لێ تێکەچی ئەڵێ خوایە تۆ عەبدی منی من خوای تۆ لە خۆشیە ئەم قسەکە غەڵەتەکەی ئەوەنە گەورەیە ئەو عەبدە کە ئاوا لێ تێکەچێ و ئەو قسەکە بە غەڵەت بەعەکسەوە ئەیکا چەندە دڵخۆشە بەهاتنەوەی وشترەکەی کە خۆراک و خواردنەوەی لەسرە لە کاتێکا تەسلیم بە مردن بووە خوای تەعالا ئەوەندە دڵخۆشە بەوەی کە عەبدێکی گوناهبار بگەڕێتەوە بۆ لای ئەو تەوبە ئەتوانین بڵێن بەخشش و کەرەمی خوای پەروەردگارە بە پێچەوانەوە چونکە ئیمامی ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت تەوبە بریتیە لەوەی کە دینی پیرۆزی ئیسلام بەرجەستە ئەبێ لە ناو تەوبەدا ئەم تەوبەیە کە ئێمە ئەیکەن ئەفەرمێت دینی ئیسلام بەرجەستە ئەبێ لە ناو ئەم تەوبەیەدا بۆیە ئەو کەسانی کە تائیبن ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە لە گوناه و هەڵە و تاوانەکانیان شایانی ئەوەن کە خوا خۆشی بووێن لەبەر ئەوە خوای گەورە ئەفەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين خوای پەروەردگار تۆ بەکارانی خۆش ئەوێ ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە لە خراپە و گوناه و هەڵە و تاوانەکان خوای پەروەردگار ئەمانەی خۆش ئەوێ و خوای پەروەردگار ئەفەرمێ وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى من زۆر لێخۆش بووم بەسیغەی مبالغە يعني زیادە ڕەوی تایە لە لێخۆشبوونەکەیە زۆری تایە من زۆر لێخۆش بووم لەکێ لەوانی کە لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى لەوانی کە تەوبەکەن و ئەگەڕێنەوە کەواتە تەوبەکردن نەخێر بەخششی خوایە کەرەمی خوایە وای لێکە وای لە مرۆڤەکە ئەکا وای لە خاوەنی گوناهەکە ئەکا کە لەو تەوبانە گەڕاوەتەوە بێتە خۆشەویستی خوای پەروەردگار و خوای پەروەردگار مەغفرەت و لێخۆشبوونی خۆی بەنسیب بکە ئینشاءالله خوای گەورە کە باسی تەوبەکە بە بەخشندەیی باسیەکە کە ئەگەر وەرینەگرێ کێ وەریگرێ ومن یغفر الذنوب إلا الله ئەگەر خوا تاوانەکان نەسڕێتەوە یا تاوانەکان نەپۆشێ ئابڕووی ئینساندا نەپۆشێ کێ هەیە وای بۆ بکاتە یعنی ئەو هەموو ئەو کەسەی کە 11 مانگە مەسەلەن لە گوناح و لە تاوانە تەوبەی لەبیر چوویسە بە هۆی ڕەمەزان و لە بیرێکەوێتەوە ئەمە خوای گەورە بە بەخشندەیی باسیەکە کە باسی تەوبەکە فەرمێن بگەڕێنەوە بەلای من با ئیشەکانتان بۆ بکەم بگەڕێنەوە بەلای من با لێتان خۆشم و مۆفەقتان کەم حەسەنە و عافیەتی دنیاتیان پێ بەخشم ئەمە چی عقوبەیەکی تایە کە خوای گەورە بە عەفوی خۆی بە کەرەمی خۆی ئینسانەکە قبول کا بەو هەموو خەڵەتە کە کردوویەتی بەو هەموو سەرپێچەیی کە کردوویەتی و بێفەرمانی خوای ئەنجام داوە ئێستا بگەڕێتە خوا قبولیکە ئەمە خوای گەورە ئەو پەڕی لطفی لەگەڵاکە نەوەکو عقوبەی بۆچی داوە یعنی ئەڵێ هەرچی چاکەت خراپەت کردووی گۆڕم بۆت بە چاکە هەرچیت کردووە من سترێکم بۆت وە هەرچی چاکە ئەەکەی لەمە دووە بە حوسەت قات بۆ تەنووسم لەمە دووە هەرچیت کردووە هەمووی التائب من الذنب كمن لا ذنب له تۆ بەس بڵێ من پەشیمانم هەرچیت کردووە وەک وایە هیچت نەکردبێ هەمووی ئەسرمەوە ئەمە ئەو پەڕی بەخشندەیی خوایە کە کەس ناتوانێت خەڵکی غەڵەتێک بکەی ئەگەر لێتیش ببوورێ لەبیری ناچێ ئەگەر مەسەلەن لە ناو خەڵکا ناوینە بە حتمما لە دڵی خۆیان هەر ئەو غەڵەتە هەر ڕۆژێ لە ڕۆژان یعنی قەت لە بیری ناڕوا و دائما باسی لە دڵیا باسی کاتەوە بەڵام خوای گەورە لە تەوبەکاری ئەمەنە پێ خۆشە ئەگەر ئێمە گوناحمان نەکردایە فەرمی خەڵکێکە گوناحێک کرد و تەوبەیە کرد خوای گەورە وانەیە هێنا لە جاتیەوە
ئەگەر کەسێک غەڵەتێکی کرد و تەوبەی کرد دوای غەڵەتەکەی حتمما كل بني آدم خطاء هەموو نەوەی ئادەم هەمووی زۆر هەڵاکەن یعنی بە سیغەی مبالغەیە ناوێتی کە زۆر هەڵاکەین بەڵام خەیر الخەطائین التەوابون باشترین تاوانکارەکان ئەوانن کە زوو ئەگەڕێنەوە بەلای خوا ئەمەش سفەی ئەوابە کە خوای گەورە باسی چەند پێغەمبەرێکمان بووە کە ئەوابە ئەیوبە عليه السلام و سلەیمان عليه السلام و ئیبراهیم عليه السلام کە ئەوەیە کە زوو ئەگەڕێتەوە بەلای خوا و لە حەدیثە هەیە کە ئیمامی تەبەرانی ڕوایەتی کردووە کە ئینسان ئەگەر تەوبەی کرد لە تاوانی خوای گەورە لێی خۆشە بێ دوای ئەوە گەڕایەوە بۆی و هەم تەوبەی کرد خوای گەورە لێی خۆشە بێ و هەم گەڕایەوە بۆ تاوانەکە و هەم گەڕایەوە بۆی هەم خوا لێی خۆشە بێ تاوەکو تەوبە بکە وتوانە تاکەی فەرمێتی ئین الله لا يمل حتى تمل خوای گەورە بێزار نابێ مانوو نابێ لە ئەجر و پاداشت و تەوبە تا ئێوە لێخۆشبوون تاوەکو ئێوە بێزار نەبن لە تەوبەکردن و پەشیمان بوونەوە و گەڕانەوە حتمما خۆئینسان ئەگەر تەوبەی کرد ئەوە نییە کە وایتر هەر نەگەڕێتەوە بەو تاوانە ئەگەر لە حاڵەتێکا تووشی ئەمە بوو ئەو کاتە خوای گەورە چاوەڕێ هەر تەوبەی لێکە تاوەکو إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر وەکو لە سونەنە هاتووە تاوەکو غەرغەرە چاوەڕێی تەوبەی لێکا بەشکو هەر بگەڕێتەوە چەندێک تەوبەی کردوێت و گەڕابێتەوە بە تاوانەکە انشاءالله لای خوا دوور نییە خوای گەورە تەوبە بکاتە قسمەتی بەر لەوەی کە بگێتە حاڵەتی یان الله تۆبە ئیکەکە لە ڕەحم و بەزەیی خوای گەورە کە خوای گەورە بەخشێتی بە هەموو مرۆڤەکان بۆ بە تایبەتی بە ئینسانی موسڵمان خوای گەورە ئەم شێوەیی لە قورئاندا بۆ ئێمە بەحث کردووە خوای گەورە فەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أي عەبدەکانم خوای گەورە خیتاب بەرامبەر بە هەموو عەبدێک دەفەرمێت کەسێک کە غیری موسڵمانیش بە کاتێک کە زوڵمی لێ ئەکرێت داوا ئەکات لە خوای گەورە بەهەنایە دێت خوای گەورە نافەرمێت ئەی عەبدەکەم تۆ من ناپەرستی من بەهەنای تۆ نایە مادەم زوڵمی لێ ئەکرێ مادەم حەقی ئەفۆتێ مادەم پێویستی بە خوای گەورە هەیە خوای گەورە دێ بەهەنایەوە ئەی باشە لە پێش هەموو شتێکەوە بەڕاستی موسڵمان خوای گەورە دێ بەهەنایەوە یان خوای گەورە ئەفەرمێ وهو الذي يقبل التوبة عن عباده هەر ئەو خوایەیە کە دێت بەهانای عەبدەکانیەوە کە تۆبەی عەبدەکانی قبول ئەکات ويعفو عن سيئاتی و لەگەڵ ئەوەشە هەر ئەو خوایە لە گوناه و تاوانی عەبدەکانی خۆی خۆشە بێت کەوا بێت تەوبە خودی خۆی ڕەحم و بەزەییەکی خوای گەورە بە ئینسانی بەخشیوە نەک تۆڵەکردنەوە خۆ ئەگەر هاتو خوای گەورە ئەو ڕەحم و بەزەیی بە ئێمەی نەبەخشیایە کەس زەر نەئەچوو وەکو چۆن حەدیثەکە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێت هەمومان بە ڕەحم و سۆزی خوای گەورە دەچینە باشتەوە وتانەی پێغەمبەری خوا تۆش کە پێغەمبەری فەرمی بەڵێ منیش یعنی ئەگەر ڕەحم و سۆز و بەزەیی خوای گەورە نەبێت کەس ناچێتە باشتەوە کی هەیە ئەوە عیبادەت کە خوای گەورە فەرمێ خالیدینە فیها خوای گەورە مسلمانان ئیمانداران دەخاتە بەهەشتەوە بە ئەبەدی بە نەمری ئێمە چەند نوێژێکمان کردو ینی ئەگەر ئێمە 70 ساڵ ژیابین وەرە تەقسیمیکە بەسەر خەوا تەقسیمیکە بە پێویستیەکانی ژیانە چەندێک ئەمێنێتەوە عیبادەتەکەمان لەوە کەم بێنێتەوە لەناو عیبادەتەکانی چەندێک ئەمێنێت چەند ئاگامان لە خۆمان بووە کابێت ئەمەش هۆکارێکە بەڕاستی تۆبەی خوای گەورە نەبێت ناتوانین ئەوە بکەین بەرامبەر بە ئەوەی کە خوای گەورە لێمان خۆش بێت تەوبەی نەسوح تەوبەیەکە ئەو عەبدەکە گەڕایەوە ئیتر بە بڕای نەگەڕێتەوە بۆ ئەو گوناحە ئەو تەوبە بێگومان بە مەقبوڵە لای خوا بەڵام ئەمەیش ئەوە ناگەیەنێ هەر عەبدێک تەوبەی کرد و مەسەلا ماوەیە خۆی گرت لەسەر ئەو چاکە و لە دوایی یا دیسانەوە گەڕایەوە بۆ گوناحەکە ئیتر دەرگای تەوبەی لە داخراوە نەوەڵا جارێک دوو جار سێ جار 10 جار تەوبە بکەی لە پاشایە عهد و پەیمانەکەیش بشکێنی و بگەڕێتەوە بۆ سەر گوناه دیسانەوە تەوبە بکەیتەوە خوا لێ قبوڵەکات چونکی تەوبە سێ مەرجی هەیە لە کاتی ئەو تەوبەکردنا ئەو سێ مەرجە وجودی هەبێ لە دڵی تۆ ئیتر ئینشەڵا تەوبەی مەقبوڵە مەرجی یەکەم پەشیمان بە لە ڕابردووت ئەو گوناهانەی لە ڕابردووە کردومانە پەشیمان بین لێ مەرجی یەکەم مەرجی دووهەم ڕەگ و ڕیشەی ئەو گوناهە لە دڵمان هەڵکەنین مەسەلا بۆ نمونە گەنجێک مبتەلایە بەوەی نەزەر زۆرەکە
ڕەگ و ڕیشەی گوناهە چییە؟ ئەوەیە لەو ساتەوە قتاکە ئەو دقیقە ئەو چەند لەحظەیەک تەماشای ئافرەتەکە خۆشیە بە دڵی ئەگەی هەرچەندتر لە دوایە کۆمەڵێ هەم و غەم و خەفەتی بۆ دروستەکە ئەبێ بەژێر بابێ غەمەوە بەڵام لەو چەند لەحظە کەوا بڕ ڕەگ و ڕیشەی ئەو گوناهە لە دڵی ئەو گەنجا چییە؟ ئەو خۆشەیە کە پێیەگەی هەوڵ بە ئەو بڵێ وەڵایی خوایە لەبەر خاتری تۆتر من ئەو خۆشیەم نایە واز لەو خۆشیە دێنە یا کابرایە تەمەعبازە دەست بۆ ماڵی حرامە بە بۆ چونکی ئەو ماڵە حرامە خۆشێکی پێگەێنێ ئیدا بە خۆشیەکانی ژیانی بڵێ خوایە من ئەو خۆشیانەی کە لە ماڵی حرام دەسم کەوتۆ شەر بێتر دەستی بۆ نابم و ئەو خواردنی بە ماڵی حرام خواردومە نای خۆم ئەو خواردنەوەی بە ماڵی حرام خواردومە نای خۆم ئەو خۆشیەم ناوێت لە بەرخاتری تۆ ئەوە ڕەگ و ڕیشەی گوناهەکەی لە دڵی هەڵیکەنێ ئەمجا عەزم جەزم کاواتە بڕیار بدا بڕیارێکی پتە بدا لەو کاتا بڵێتر من ناگەڕێمە بۆ گوناه لەو لەحظە ئەو سێشتە لە دڵیا حازر بێ واگەر شتە حەق الناس بوو مەسەلا مافێکی توی خوارد بوو ئەو قەڵەمەی لە تۆ داگیر کرده بوو بێگەردنی قەڵەمەکەت بۆ بێنێتەوە بڵێ کاکە فڵان کەس من ئەو قەڵەمەم لێ داگیر کردووی ئەوە قەڵەمەکەیش تۆ گەردنیشم ئازاکە کە ئێشم کرد بە دڵتەوە ئەگەر حەق الناسی تیا بوو ئەم شەرتی چوارەمیشی تیابی ئەمە شەرتی تەوبەیە ئیتر ئەگەر لەو کاتا ئەم شەرتانە جەم بوون لە دڵی توا ووجودیان هەبوو معنای وایە تەوبەکەت مەقبوڵە ئەگەر جاری نەک دەهەمە بێ ئەگەر جاری سەد هەمیشی بوو بێ ئەگەر جاری ملیێنە هەمیشی بوو بێ واتە ملیێن جار تۆ گوناهە کرد بێ و تەوبە و کرد بێ هەر خوای تەعالا قبوڵ دەکاتەوە چونکی لە حەدیثی قودسیە هاتووە خوای تەعالا ئەفەرمێ یا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي أي بني آدم تۆ هەرچەند بپارێتەوە لە من و ڕەجا بە من بکەی من لێت خۆشە بم و بە گوێش نادەمێ یا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ئەی بنی ئادەم ئەگەر گوناهەکانە بگێتە کەشکەڵانی فەلەک واتە کەنارەکانی ئاسمان لە پاشە بێیتەوە بۆ لای من تەوبە بکەی من لێت خۆشە بم ولا ئوبالی گوێ نادەم کەوابوو تەوبە حدودی نییە بەس مهمەوەی لەو کاتا تۆ تەوبە بکەی ڕاستکە لەگەڵ خوای ترگەس شەیتانی زەپەری پێهێنایتەوە تۆ های لە ململانێ و زۆران بازیەک لەگەڵ شەیتانە ئەمڕۆ ناس بێ هەر زاڵەبی بەسەریان ئینشەڵا بە شەرتێک کۆڵ نەیدەوێت کە کۆڵەدا ماناوێت شەیتان سواری کۆڵی ئەو ئینسانە بووە کە گوناهبارە باشترین تەوبە ئەتوانین بڵێن ئەو تەوبەیە کەوا ئەو شەرت و مەرجانەی کە لە تەوبەیە هەیە پێش هەموو شت ڕەچاو بکرێ ئەگەر ئەو گوناهە لە بینی دوو بەندەیە بوو دیارە ئەمە چەند حەقەکەوێتە سەری یەکەم ئەبێت پەشیمان بێت ئیعترافکە کە گوناهێکی کردووە دوو هەم ئەبێ عەزمی وا بێ جارێکتر نەچێتەوە سەر ئەو گوناهە و سێهەم ئەگەر زوڵمێکی کردبێت لە برایەکی لە کەسێکی ئەبێ ڕەدی ئەو زوڵم بکاتەوە ئەو ستەمە بگەڕێتەوە ئەو حەقە بگەڕێتەوە ئەم شروط و مەرجانە لە تەوبەیە وەگەر لە بینی خۆی و خوای پەروەردگارە ئەو خۆی و بینی خوای پەروەردگار تەوبەی لێکا بە دڵ و لێی پەشیمان ئەبێتەوە ئەمە شروط و مەرجەکانی تەوبەیە باشترین تەوبەیەکە و باشترین تەوبەیەکیش ئەوەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێت لە باسی صفاتی عیباد الرحمان بەندە چاکەکانی خوای پەروەردگار بەندە پاڵفتەکانی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار باسییانەکە ئەفەرمێ ئەوانن کەوە لەگەڵ خوای پەروەردگارە کەسێکی تر هاوار لە خوای پەروەردگار ناکەن لەگەڵ کەسێکی تراواتە تەنها هاوار لە خوای پەروەردگارەکەن و قەتڵ ناکەن و زینا ناکەن و کاری فاحیشە و پیس و چەوت و چێوەڵی ناکەن ئەوانەی کە ئەماناکەن یەلقە ئەثامە ئەکەونە هیلاکەت و مەشەقەت و ناڕەحەتیەوەی ويضاعف له العذاب عذابیان بۆ زیادە ئەکرێ بۆ چەندانە ئەکرێ بەڵام إلا من تاب وآمن وعمل صالحا أولئك الذين يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ئەوانەی کە ئەو گوناهانە ئەکەن نابێ بیکەن صفات عباد الرحمن ئەوانن ئەو گوناهانەیان نیە خۆ ئەگەر کردیشیان ئەوە خوای گەورە عذابیان لەسەر چەند جار ئەکاتەوە مەگەر کەسێکەوە تەوبە بکە إلا من تاب وآمن وعمل صالحا ئەمانە کە تەوبە ئەکەن و عملی صالح ئەکەن و ئەگەڕێنەوە سەر مەساری ڕاستەقینەی ژیان لە پاک و تەمیزی و لەوەیە کە خوای گەورە خۆشی بوێن ئەهلی گوناهنین ئەمانە خوای پەروەردگار فەرمێ يبدل الله سيئاتهم حسنات زیاد لەوەی خوای پەروەردگار خۆشی ئەوێن زیاد لەوەی خوای پەروەردگار گوناهەکانیان ئەبەخشێ بەڵکو خراپەکانیشان بۆ ئەگۆڕێ بە چاکە ئینشاءڵڵا بەڵام بە مەرجێ نەچنەوە سەر ئەو گوناهە و دووبارەی نەکەنەوە و وەکو بڵێ ئەو عادەتی کە پێیان گرتووە لەسەر گوناهەکان جارێکی تر تەرکی بکەن بە یەکجاری و عەزمیان وایە بە جارێکی نەچنەوە سەر ئەو هەڵەوتاوان و گوناهانە خوای پەروەردگار لە حەدیثی قودسی پێغەمبەر ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ بەندەکەی من ئەگەر پڕ بە پڕی ئاسمان و پڕ بە پڕی زەمین بە گوناهەوە بەرەو ڕووی من بێیت گوناهت هەبێ بەڵام بە تەوبەوە بە پەشیمانبوون و ئیستیغفارەوە بەرەو ڕووی من بێت من پڕ بە پڕی ئاسمانەکان و زەوی بە لێخۆشبوونەوە بەرەو ڕووی تۆیە و ئەمە
ئەم کەسانی کە تەسەوریان وایە خوای پەروەردگار نایان بەخشێەوە لیان خۆش نابێنە ئەمە مەئیوس بوونە و بێئومێدبوونە لە ڕەحمی خوا کە ئەمە حرامە یا ئەیها الذین آمنوا لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا لا رحمة السوز من هرباني خوای پەروەردگار قەت ناومێد نەبن خوای پەروەردگار هەموو گوناهبارەکان ئەبەخشێ و تەوبەیان لێ قبوڵ ئەکات بەمەرجێ جارێک نەچنەوە سەر ئەو تەوبەیە و دووبارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ويبسط يده بالنهار ليتوب مسيء الليل حتى تطلع الشمس من مغربها خوای پەروەردگار دەستی لێ خۆشببوونی خۆی ڕائەخات لە شەوا بۆ گوناهبارانی ڕۆژ بە هەمان شێوە لە ڕۆژیشا بە هەمان شێوە دەستی تەوبەی لێ خۆشببوونی ڕاخستووە بۆ گوناهبارانی شەو هەتاوەکو ڕۆژ لە ڕۆژ هەڵات و لە ڕۆژ ئاواوە هەڵدێتەوە کەشتیوە ئیتر نیشانەی قیامەتە ئەمانە نابێت لە ڕەحمی خوای پەروەردگار مەئیوس بن چونکە خوای پەروەردگار هەمیشە بۆ بەردەوام حەز ئەکا بەندەکانی خۆی تەوبە بکەن وهو الذي يقبل التوبة عن عباده أو پروردگاری أو پروردگاری که قبولی توبه کانتان اکار لسر چی لسر گناه کانتان وتوبوا إلى الله توبة نصوحة أما أمر خوای پروردگار شتێک خوا أمری پێ کردووە و ئینسان جێبەجێ بکە دیارە بێتە خۆشەویستی خوا بەمەیکەوە ئەو شتێ جێبەجێ کردووە کە یەکێکیش لەوانە تەوبەیە کە خوای پەروەردگار ئەمری پێ کردووە تەوبەیەکی ڕێک و پێک و دامەزراو بکەن جارێکتر مەچنەوە سەر گوناهەکانتان هەتاوەکو خوای گەورە هەم بتان بەخشێ و هەم إن الله يحب التوابين کە خوای پەروەردگار خۆشی گوێن إن شاء الله. أو توبيك فرمي إذا أسلم العبد فحسن إسلامه أجر هر كسيك توبي كرد مسلمانەتەکەی جوان کرد یعنی ئەسێمە پێشتر پرسیاری ئەوە بوو کە کەسێک گەڕایەوە بۆ تاوانەکان ئەمە چۆنە بێ خوای گەورە خۆشە بێت تاوەکو ئینسان لە ژیان نابێ هەر چاوەڕێی تەوبەی لێکا مستەمر کەسێک بۆ نمونە نوێژی بەیانی ناکە هەڵەسێ زۆر پەشیمانە تەوبەکە کە ئیتر لەمە و دابیکە خۆ حتمەن هەم نوێژێکی بەیانیە فەوتێ جارێکی تر هەم تەوبەکە هەر خوای گەورە لێ قبوڵەکە بەڵام باشترین تەوبە ئەوەیە کە ئینسان کەوازی هێنا لە هەر غەڵەت و تاوانێ نەگەڕێتەوە بۆی وەکو کەسانی تا مەسەن ئەو ئافرەتانەی کە لەچکەکەن یا مەسەن حیجابەکەن ئەو پیاوانەی کە نوێژەکەن ئەو کەسانی کە ئیتر واز لە هەندێک فعل و هەندێک خواردن و هەندێک مەسەلەن ڕەفیقی خراپ وەمانێنێ کە نەگەڕێتەوە بۆی ئەوە بێتە حەسن ئیسلام و باشترین تەوبەکردنە کە ئینسان لە لای خوا کردبێتی و هەرچی چاک خراپێتی هەمووی ئەبێ بە چاکە کەسێک دەنگی لەگەڵ دایکیانە لەگەڵ باوکیانە کاتێک کە ئاشتێک کاتەوە چه ڕازیەکە چه تەوبەکە بینی خۆی و خواوە چێ ئەوانیش ڕازیەکە دووبارە دڵی نەشکێنێتەوە ئەوە باشترین تەوبەیە کە ئینسان پابەند بێ پێی تاوەکو ئینسان لە ژیان نابێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله بڵێ بەو بەندانەی کەوان زۆر خراپەیان کردووە و خۆیان زۆر لە گوناحا چەقاندووە بڵێ بێبەش مەبن بێئومێد مەبن لە ڕەحمەتی خوا إن الله يغفر الذنوب جميعا هەرچیتان کرد بێ هەمووی خوای گەورە لێی خۆش بووە وەلا بەزار و تەبەرانیە هاتووە کە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ برۆکانی هاتووە ناوچاوی پیاوێک و پشتی چەما بووە کە هاتە خزمەتی فەرمووی یا رەسوول الله پیاوێک لە ژیانیان لەم یەترک حاجەتەن وەلا داجەتەن إلا فعلها گوناحی گەورە و بچووک نەما ئیلا کردوێتی ئەڕەئەیتە عەمل الذنوب رجلا عمل الذنوب كلها هەرچی گوناح هەیە لە دنیا هەمووی کردوێتی هەرچی ماڵی خەڵکی اقتطعها بيمینی هەمووی بە سوێنی درۆ بە گوناح کردوێتی گوناحی ئەگەر تەوزیع کرێ لە بینی ئەم سەرزەویە هەمووی بەشی ئەم سەرزەویەکە فهل له من توبة فەرمی هەل ئەسلەمت مسلمانی وتی ئەشهد أن لا إله إلا الله ومحمد رسول الله مسلمانم ئایا تەوبەکەم قبوڵە خوا لێم قبوڵەکە فەرمووی افعل الخيرات واترك السيئات توبەکەت کردووە بچێ دەمەودا چاکە بکە واز لە خراپە بێنە فەرمی وەغەدەراتی وەفەجەراتی نامەردی و ناپیاوەتیم لەگەڵ خەڵکا زۆر کردووە زەرخ زۆر پاشقلم لە خەڵکی دا و ماڵی خەڵکم بە هەر شێوەیەک بێ خواردووە فەرمووی وەغەدەراتێک وەفەجەراتێک هەرچی نامەردی و ناپیاوەت کردووە لەگەڵ خەڵکا مادامەک و تەوبەت کرد خوای گەورە ئەوانیش ڕازیەکە و تەوبەکەی تۆش قبوڵەکە پیاوەکان الله أكبر الله أكبر الله أكبر یەکرد تاوەکو ڕۆژ خوای گەورە لە هەموو شتێکی ئینسان خۆشە بێ بینی خۆی و خوا ئەگەر تەوبە بکە خوای گەورە قبوڵێک هەموو ئینسانێک قابلی گوناحە بەڵام وخەیر و خەتائین التەوابون ئەو کەسانن کە دەگەڕێنەوە چاکترین کەسانێکن کەوا بێت چەندێک تاوان بکەی چەنە گوناح بکەی خوای گەورە نافەرمێت لە تۆ خۆش نابم ئیلا
لە یەکێک خۆشنامە کە شیرکی بۆ خی گەورە قرار دابێ و بەو شیرکە شۆ مرد بێت بەڵام ئەگەر هاتو کەسێک شیرکی بۆ خی گەورە قرار دابێت دوایی پەشیمان بۆ بێتەوە تەوبەی کردێت لێ خۆشە بێت کەوێ باشترین تەوبە ئەوەیە کە بەدڵ ڕووبکەیتە خی گەورە و لەگەڵ ئەوەشە پەشیمان بیتۆ لەوەی کەوا کردوێتی و لەگەڵ ئەوەشە جارێکتر نەچیتەوە سەری هەر چەند تەبیعەتی ئینسان وایە دەگەڕێتەوە سەری بەڵام عەزمی هەبێت دڵنیا بێت لەوەی کە بەسەر خۆی دازاڵە بێ نەچێتەوە سەری و یەکێک لەو هۆکارانی کە چاکترین تۆبە ئەوەیە کەسێک خی گەورە تۆبەکەی لێ قبول بکات ئەوەی ئەگەر هاتوو تاوانێکی کرد نەچە بیگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ خی گەورە لە هەموو گوناهی خۆش بێ ئیلا لە مجاهیر خۆش نابێ مجاهیر واتە ئەو کەسی تاوانێک ئەکات و ئەچی گەڕێتەوە ئەیکات بە ئازایەتی ناو خەڵکیە خی گەورە لەم تاوانە خۆش نابێ بۆیە کاتێک ئینسان تاوانێکەکە مەیگەڕە مەڵێ وەڵاهی من فڵاشتم کردۆ خوا لێم خۆش نابێ فڵان یان ئەوەم کردە نا خوا لێ خۆشە بێت مادەم تۆ لەسەر ژیاندا ماوی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێت تا ئەو کاتێ ڕۆح ئەچێتە غەرغەرە واتە ئەچێتە قورگ تا ئەو کاتە خوا لە گوناحی ئینسان خۆشە بێت تا ئەو دەقەیە ئیتر لە دوای ئەوە تۆبە قبول نییە کابێت چاکترین تۆبە ئەوەیە ئینسان بگەڕێتەوە لەوەی کە کردوێتی لە خراپەکان و بە عەزم و جەزمێکی تەواوی شەوە کە خی گەورە لێی خۆشە بێت و نەچێتەوە سەری و ئەگەر هاتوو شتێک بوو هۆکارێ بۆی کە ئەو گوناهە دووبارە بکاتەوە نەچێ بۆ ئەو جێگەیە بۆ نمونە جاران لە شوێنێکە ئیشیە کرد بوو بەهۆی تاوانی ئەکرد لەو جێگا و جێگە چۆڵ بکات کەسێک ڕفیقی هەبوو فێری خراپی ئەکرد ئەو ڕفیقە واز دەبێنێت واتە هۆکارەکانی جواز بێنێت تا بەهۆی ئەوە لەو تاوان و خراپە خی گەورە لێی خۆش بێت و خۆشی دوورکەوێتەوە لەو تاوان و خراپێت پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێت ئەگەر ئینسان بەقەدەر کە لە حەدیثی قودسی ئەفەرمێت خی گەورە ئەفەرمێت ئەگەر ئینسان بەقەدەر کەفی سەر دەریا کە چەنە زۆرە دەریا کە چیتە سەری ئەم سەر ئەو سەری نابینیت بەقەدەر کەفی دەریا تاوانیت هەبی ئەو کەسە خی گەورە لێی خۆشە بێت یعنی خی گەورە لێی خۆشە بێت ڕەحم و بەزەیی خی گەورەیە ئەمە تەبیعەتی ئینسان نییە کە من ڕقم لە تۆ بێ هەتا لە تۆ خۆش نەبم حەش کاتێ بیستم تۆڵە لێ بسیێنمە خی گەورە ئەوەی تیانە خی گەورە بەزەیە ڕەحمان و ڕەحیمە ئێمە هەموو لە نوێژەکان ئای خوێنین لە کاتی قورئان خوێندنایی خوێنین ڕەحمانە بەرامبەر بە هەموو کافر و موسڵمان لە دنیادا ڕەحیمە بەرامبەر بە موسڵمان لە قیامەتدا کەوابێ ئەمە سۆزێکی خی گەورە بەرامبەر بە ئینسان دەینوێنێ کاتێک ئینسان چەندە تاوانی هەبێت چەندە گوناحی هەبێت بە مەرجێک ئەبێ ئەم مەرجەمە لە بیر نەچێتەوە مەرجی ئەو مەرجەش بریتە لە حەق و مافی خەڵکی کەسی حەق و مافی خەڵکی خوارد بێت خی گەورە نافەرمێت لێت خۆشم بڕۆ گەردنی ئازاد بکە بڕۆ حەقەکەی پێ بدەرەوە ئەبەو شەرتە نەک بڵێ خی گەورە بفەرمێت چی ئەەکەی بیکە نە خی گەورە لە حەقی خۆی خۆشە بێت ئەم کەسە نوێژی نەکردووە پاشگەز دەبێتەوە خی گەورە نافەرمێت بڕۆ هەچی نوێژ هەیە بیگەڕڕۆن وا نافەرمێت بڕۆ حەچی ڕۆژوو هەیە بیگەڕڕۆ مادەم تۆ ئەم دەقەیە پاشگەز بیدەتەوە تۆ پێشتر کەسێکی بێدین بووە کەسێکی ناموسڵمان بووە پاشگەز بوونەوەی سڕینەوەی گوناحەکانێتی نەک هەر سڕینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ و خی گەورە لە قورئاندا فەرمێت خراپەکانیشی دەکەین بە چاکە بەمەرجە پاشگەز بووبێتەوە بەڵام وەکو ئەوەی کە کەسێک وا تەسەوڕ بکە خوا لێی خۆش نابێت بێگومان خی گەورە لێی خۆشە بێت مادەم ئەو دڵنیا بێت کە خی گەورە لێی خۆشوکە خی گەورە وعد و بەڵێنی داوە بە مرۆڤەکان بە عەبدەکانی خۆی کە دوعای عەبدەکانی خۆی وەرئەگرێت و لە نزای عەبدەکانی خۆی گیرا ئەکات بە مەرجێ ڕوو بکاتە خی گەورە نەک ڕوو کاتە شتانێک کە هیچ ئیسفادەیەکی پێ نەگەیەنێت